هرگز فراموشت نکم اسمرم وای وای به مرگی تا خبرکم هرگز فراموشت نکم اسمرم وای وای لدنیا دادم تو توی با خدا و بینای چاوم مقصودم و خمولی شەوگاتان پڕخۆشی و کامەرانی بێ بیستەرانی ڕادیۆی سێمانی بینەرانی پێجارەسوان لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆزە لە خزمەتان نبین بە بەرنمەیەک بەناوی شەوچەرەی ڕەمەزان بۆ مێدە بتوانین بە میلۆدیەکانمان بە نەغمەکانمان بە ئاوازەکانمان ئێمە هونەرمەندان هەرەومە لە دەستێت ئێمەش بەخشندە بین و بتوانین ئاوپرژێنی دڵی مادووتان بکەین تینەتیتان بشێنین بە گۆرانیەکانمان بە قسە و باز لەسەر گۆرانی لەسەر هونەر شەوچەرەکە بڕازێنەوە لەگەڵ چەند هونەرمەندێکی خۆشەویست و ناودار و بەناوبانگ ئەم شەو خۆشحاڵم یەکێک لە بەهرەدارەکان بێجگەلەوەی کە هونەرمەندە من ناوم ناوە بەهرەمەندێکی زۆر بەتوانە ژەنیاری نەی ژەنیاری دەف ژەنیاری عود ژەنیاری ساز و تار و سێتار و کەمانچە و وەڵا نازم بڵم چی ئوستازی مەقامات و بەخوا هەرەونم بۆ ئەوترێ مەگەر خۆی ئەوی تری بەجێڵم بۆ خۆی کاکاروان خۆم تا سەر ئێسقان بەڕاستی لەگەڵ میلۆدیەکانە لەگەڵ چریکەی دەنگیەوە هەموو کات ڕۆ ئەچم بۆ ناو دنیای فەنابوون و بۆ ناو دنیای هونەر کاکاروان گیان بەخێر بێ کاکاروانی زۆر سپاس کاک جەزاجیان گەورەتان کردم قوربانە بم زۆرێک لە ئامێرەکانەوت من بچووکی هەموو لایەکەم ئومێدوارم کە بتوانم توانی بێتم تۆزێک لەو ئامێرانی کە ئەژانم بۆ ڕۆحی خۆم هەم بۆ دڵی خۆم دانیشم جارجار ئەیژەنم بە بچووکی هەموو لایە کەزانەوە ئەم شەش بەڕاستی خۆشحاڵم کە لە پرۆگرامەکەی جەنابتان لێرە منتان میوانداری کرد و ئێمەتان بیر کەوتەوە من سپاسانەکەم بەڕاستی سپاسەکەم کاکەڕۆنجیان ئێمە لەگەڵ ستافی ڕادیۆ مەڵبەند کاکەڕۆن کە لە بەشی بۆن تێرە بڕیارمانە لەسەر ڕای قەیرانەکان سەرڕای ئەو هەموو قەیرانە دارایی کە بەرۆکی هەموو کەناڵ ڕاگەیاندنەکانی گرتەوە بە تایبەتی کەناڵەکە ئێمەش و هاوکات کەرەنتینە و کۆرۆنا و ڤایرۆس و گۆرە دنیا هەر پڕ بووە دنیایەک ناخۆش ئەوەی کە ماوە تروسکەیەک ببەخشێ بە خۆشیەکان هونەر و مۆسیقا و گۆرانی و هونەرەکان من لێرەوە زۆر جا تەکریب لە هونەرمەندەکانەکەم لەم بەرنامەی خۆمەڵم تکایە ئەگەر لە پێیجەکەی خۆشتەوە بێ چەند شوێ جارێ لای بێ بکەرەوە دڵی خەڵک خۆش بە وەڵی خەڵک پێویستی بە دڵدانەوە هەیە لە ڕاستیا کاک جەزا من بە درێژایی ئەو فترەی کەرەنتینەیە شەو ناشەوک لە پەیجەکەی خۆمە بەردەوام لایڤم کردوتەوە ئەکرێ بڵێم جاریوا هەبووە زیاد لە 23-24 مەسەلەن کەیڤی لایڤەکە هەبووە بۆ من مای دڵخۆشی بووە کە خەڵکانێک دێن گوێ لە مۆسیقاگرن لە وەزعیا بەڕاستی هەموو لایەک دڵی ناخۆش بوو کە بەجددی مۆسیقا دەوری تایبەتی خۆی ئەبینی لەو کاتەیە و بە ئێستەشەوە ینی من کە وەزع خەریکە بەرەو باشی ئەڕوا بەڕاستی مای خۆشحاڵیەکە ئێستا خەڵک تۆزێک دڵی خۆشتە لەوەی کە پێشتر هەبوو لە مانگێک پێشتر من بەردەوام هەر لایڤەکەی خۆم هەرەیە چکە بەڕاستی مۆسیقا پێویستە لەم حاڵ دەستی خۆش بێت تۆ چەندی هونەرمەندی هاوڕێ من بینی کە دڵی خەڵکتان خۆشە کرد هەرچۆن هەندێک سەرمایهداری بە هەڵوێستە بوو کە فریای خەڵک کەوتە نیگەژاران بە سەلەی خۆراک و بە هەرچێک بێت بەڵام بەداخەوەی کە هەڵوێستی نەبوو هەندێک سەرکردی حیزبەکان بوو کە خۆیان نون کردبوو زۆر بەداخەوە ئەنێ بۆ حکومەت زۆر لەوە خەمخۆرتری خەڵک وایە ئێمە بتخوا بە ئەو هەموو دەردەدڵە لێرا بەجێ بێڵین خەڵک خۆی دڵی هەمووی گەرم و هەمووی دڵەکان پڕە لە خەم و ژان هیوادارم بە یەکەم میلۆدی دوای بەربان و دوای ماندووبوونی ئەمڕۆ بتوانین دڵی هەوادارانی کاروانی نەی دڵی بیسەرانی ڕادیۆی سلێمانی خۆش بکەین دڵی بینەرانی پێجێ ڕەسان خۆش بکەین دوایم گۆرانیش ئێوەی ئەزیز خۆشەویست دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 053 330 0077 هەچ پەیوەندیەکتان هەبوو ئەمەی خێنە سەر چاومان یا لە ڕێگەی کۆمنتەکان دواتر وەڵامی کۆمنتانەینەوە خێنە سەر چاومان کاکاروان بە چ میلۆدیەک حەزەکەی وڵا بەدڵی تۆ کاک جەزاجان من بەدڵی من لەگەڵ هەمایەنەگی تۆ هاتووەمەوە ئێوە سەر چاو دەسیوادارم خۆشە بەنێکار مساحبە قورسە هەر بۆم بێت لەو چۆنە باش
دردی دلم ای دردی دل سخت علاجی مشکل من پروانم لدوی خیاله سوتم لعیش خدام من پروانم لدوی خیاله سوتم لعیش خدام ای سایر عربی بقوار دور
سورة بهار خير برام جورة ربي قاسي كرات بمري يخوى وكوش سري ندري جوكا يا رب لما يدورة لما يدورة جوكا الله لما يدورة لما يدورة جان کاروان دەست و پەنجەی خۆش بێ ئەو دەست و پەنجا ڕشمی لەگەڵ ئەو دەنگەی کە من ناوم ناوە بەڕاستی بە هەمان شێوە ئەو دەنگە ئەفسانەیانی کە پەرچێشتەکەن بۆ دنیای ئارامی
کاگەکرم هەورامی ئەڵە شەوتان باش زۆر سپاسێکم کاکاوەشی هاوڕێمان سپاسێکم احتراممان هەیە چاوی ماچەکە کاگەردەڵان قاسم هونەرمەندی دەنگخۆش و دەنگزڵال لە شاری بۆنی ئەڵمانیەوە سپاس و ڕێز لێرەوە هەتاوەکو ئەڵمانیا احترامان کاکە سەرجەمالە بەخێ بنەوە چای ماچەکەم زۆر سپاس کاکیان جیهانی ئەو ڕاگەاندکارە سەرکەوتەکەی ڕۆژهەڵاتی کوردستان کە زۆر شار و شارۆچکە و هوەر نەماوە بە ئێمە ئاشنای نەکات عزیز و هەرچی هوەری خۆشەویستی یاسانی و ئەمە هوەری دێرینی هەموو شارەکانی کوردستانە بە ئێمە ناسانەوە سپاسێکم دەست و چاوی خۆش بێەوە خێر بێت بە پرۆگرامەکە سپاس بۆم خۆشەویستانەیەک بێ یەک چایان ماچەکەم پێیجەکە هەچێ نامەکە بۆ ئێمە خوێنەوەکو پێم وتە نەتوان ئەگەر بە تەنان دەڕێگەی ماسنجەرەوە داخلی بەرنامەکەش بن سەرکۆ سەروەت هونەرمەندێکی دەنگخۆشی گەنجە کاکە سەرکۆ بەڵێ ئەڵا سڵاو و ڕێزمان هەیە بۆتان زۆر سپاسانەکەم عزیزی ئەمە چاوی ماچەکەم ڕۆژانی کوڕشم لە کۆڵنەوە لە ئەڵمانیا ئازامێکێکە لە وەکو من لە هەرە سەرسامەکان بەدەنگی کاکە ڕژان هەمیش عزیز بۆ لای خۆشیام کاویش بەمان شێوە ماچەکەم ڕژان سپاسێکم کاکیان جهانی وەڵی ئێمە مەمنونی تۆین سپاس لە سپاس کاکەزان مەمنونی من مەمنونی جەناب لێرەوە کەماندوو نابی کە تۆ بەن لە ڕێگەی تۆ من ئەزانم کە چ کللتورێکی لە کوردستان لە ڕۆژهڵات بەڕاستی ماندوو نەبی یاخۆ چاو ماجەکەم تەمەناکەم ڕۆژێک لە بۆنێکی خۆمانە بتوانم خەڵاتێکی کللتوری خەڵاتێکی نەریم بەخشم بە جەنابەت کیان ئەنی هەر ماشەڵا کا کاروان شار و شارۆچکە و هەموو گوندەکانی ئێرانە گەڕێ بە دوای یەک کللتورە بە دوای یەک سەرداوە کە بمان گەڕێنێتەوە بۆ کللتوری نێتەوەکەمان چاوی ماچەکەم حاڵە بەڕاستی دەست و چاوی خۆش کاکەڕۆنجان من زۆر تەمەناکەم زۆرترین جملەتەوەکە ئێستا هەر بۆنەیە خۆت ئەگە منش توانیم بەڕاستی من لە ئاستی ئەو جۆرە دەنگانەیە لە ئاستی و هوەرانەیە من ژەنیاری تا نیم کاکەڕۆن خۆزانێ بەڵام مۆسیقێکی ئەوەتەوە توانم ئەگە توانیم لە جوانی شتێکمان پێشکەش بە بیسەران کاکیان ژیان سپاس دەکەم قوربانتم
باکی و هر دوای هيدا داي بيدادا هيدا كلاوان ليشير بياوان هيدا داي بيدادا كلاوان ليشير بياوان ولو شيبها خانمني شوشريدي خانمني قل ولو شيبها خانمني شوشريدي خانمني شو أنت وياك قريان ما يلمه شو أنت وياك قريان ما يلمه يا جرف جاري دوري ليلمه قل ولو شيبه خانمني شو شريدي خانمني قل ولو شيبه خانمني شو شريدي خانمني هيدا هيدا هم شوشن شوي نادي دخوه لا تشيتور يا عيدا قلار الجو قل ولو شيبه خانمني شوشريدي خانمني قل ولو شيبه خانمني كل ما شاني قوة المساوة وزر بخاوة أسير كريامة وزر بخاوة أسير كريامة شو شريدي خانمني قل ولو شيبه خانمني شو شريدي خانمني قل ولو شيبه خانمني ئەوە گوێبیستی بوو نەچێبوو لە مۆسیقا خۆشەکانی و دەست و پەنجەی ئاڵتوونی کاکە کاروان جان کاکاروانینەی
خات و سەرگوڵ خامی بابان ئەڵە دەستان خۆش بە زۆر سوپاس یەکەم بە خێراتنی کاکەڕای نیەکەم خات و زۆر سوپاس احترامان بۆی هەیە. ڕۆزە جاف یەکێکە لە بێژەرە خۆبەخشەکان و کاربەندە خۆبەخشەکانی ڕادیۆ بەڵا دەنگە نەڕ زێر بشین. زۆر احترامانیە زۆر ئەکرەم هەورامی هونەرمەندی خۆشەویست برای کاگەرجمەن هەورامی ئەو هونەرمەندە خۆشەویستە هەزناسکەڵە بژی کاک دەزانام شەو دایم جێدەستە دیارە خەرمان بەرکە سپاس یەکەم پاروە بە خێراتنی کاکاروانجانەکەم. کاک نژاد فەتحی یەکێکە لە پێشمەرگە قارەمانەکان و هاوکاتێکێکە لە هونەرمەندەکانیش شانۆکاری بەتوانە لە دراما و لە شانۆکانە ڕۆڵێکی گرنگیە. دەستان خۆش بە ماندوو نەبن جارێکتر کاکرەم هەورامیڵە دەنگنە ڕزەکە کاروان من پێ دەڵام بولبول وڵی لە بولبول کاکە من پێڵم کەناری فول ها کەناری خۆی کە بدایەتێ فول نی بەس کە دوای فولە بێسا لە ناوبڕەکەی باسی ومانەکەوتم دەنگی تۆ چۆتە سەر توانەکانی مۆسیقا نەکتۆپسیدا نەژاد جارێکتر ڕاستڕاو لە دەنگی ناخ ئەهەژێنێت. دەستان خۆش بێت محەممەد جیهادە سپاس یەکەم دەستان خۆش بێت گۆرانی هەورامی ئەگەر توانیتان وڵای کاکاروانجان زامەتوانێت ئەوە دڵنیاشم چکە کاکە ماشەڵاوە سەرکەوتو لە هەموو بەهرەکانە کاکاوی وەستەعالی پێرە شەو یەکەم حەڵقەی بەرنامەکە لێرە میوان بوو مەقامزان و گۆرانی بێژی دیێری نیم شارە ئەڵە سەرکەوتو بن هەر بژین من سپاس یەکەم سپاس بۆ تۆش ئامادە بووی لە بەرنامەکەمان کاکە نەژاد فەحی جایترەڵە و دەنگا ڕۆح ئەو پرژانەکات وەڵی وایە کاکە نەژاد جستەی شەکەت دەجوڵێنێت کاک نەژاد ڕاستە گیان دەست خۆش بێ کاک نەژاد دیارە هیوادارم من لەوەڵە خۆمەتم ئەو پرژێنی ڕۆحی ماندووتان بکات لە هەموو ڕێکەوە وەڵی خەڵک لە هەموو ڕێکەوە ماندووە خەیرانی دنیا بەسەر وڵاتە هاتووە خەیرانی دارایی خەیرانی نەبوونی و خەیرانی بێکاری خەیرانی کۆرۆنا و نازان ڤایرۆسی کۆڤید و تاعونی سەردەمیشی چوە سەردە بێ ئیشی و بێکاری و نەهامەتیەکان ڕووی لە وڵاتە کردووە ئێمەوەی کە لە توانامانەیەک و هونەرمەندان کاکاروان من سپاسێکم لای خۆمەوە کە شەونە شەوێک لایڤێکی کردوێتەوە دڵی ئەوەی خۆش کردووە لە پێیج لە ئەکاونتەکەی خۆیەوە کاک نەژاد جارێکتر لە هەدەم لە لوتکەیە بتان بینم کاک فەرمان هەورامیش هونەرمەندێکی خۆشەویستی هەورامان و کوڕێکی خۆشەویستی ڕۆژ خۆشەویستیم بۆ دوو هونەرمەندازە هەیە و هەر دوو مرۆڤی پراپر لە جوانی سپاس دەکەم کاک فەرمانجیان کاک نەژاد فەرحی کە تەواوین دیارە ئەڵە بەخێر بێنە دەست خۆش بێ کاکە غازی کوردستانی سڵاو لە هەمووتان کاکە غازی کوردستانی لە ئەمریکا و سڵاو لە کاکاروان لێرەوە حتاک و لای خاڵە ترامپ بە قوربانتان مسڵاتان لێبێ کاکە غازیجان خوابتان پارێزێ بە دەرد و لەو دەدوو بەڵایە دوور بنیەوەش لە وڵاتان نەتارەوەگا کاکە ئاسۆی شاران هونەرمەندێکی خۆشەویست و هونەردۆست و کەسێکی بەتوانە خۆشە ڕێز سڵامەیە بە جەناب کاکەڕان سپاس یەکەم کاک نەژادیان من قوربانی چاوم سپاس دەکەم کاک ئاسۆ شارام هیوادارم هێمشە بەختەوەر بن کاک نەژاد جارێکتر لە مامکارانەوە دەنگای ماندووبوون و خەیران و نەخۆشی لە ئابە من چاوی کاکاروان مازەکەم با بگەڕێمە لە کاکاروان ئەڵێم من پێشەوەی لەم دەمەتەقەیەکمان کرد پێوتم تۆ بەچی زۆر لەگەڵ و کەسانی کە کارەکەی کەسێک نەدایمەکە لەگەڵ تابێڕەت خوا گۆرانی بڵێت تۆژی تروە لات بێت تووشی حساسێت بیت چکە من لەگەڵ هونەرمەندی دێرین محمود محەممەد لەگەڵی بینم یا لە هەست شوێنەدا نشین ئێستا بەرزەقەتا لێم جاری لە داخیم نە لە وڵی نێڵم بۆی زۆ بێتەوە وای لێ هاتووە کاکارۆن من ژۆ بزانم لە ڕێوەیە سەوتم هەمایانەکە ئەو حەزی من بووم کەس نی ئەوە بڵین شتێکت پێ بڵێت دایمەکە تۆ بینێ لە کاکاران ئەو بە بۆ چوونی من گۆرانی بێژی ڕاستەقینە حەقیقی چوزانم هونەرمەندی حەقیقی ئەبێ هەمیشە ئامادەیی بۆ ئەو میلۆدیە هەبێ بۆ هەر شتێک چکە بەڕاستی بەڵێ بە ئەچیت ئەبێ بەڵێ من ئەم گۆرانیە ناڵێمی ئەواڵێمی ئەو تۆنە هەڵبەتە ئەو تۆنە ئێستا ئێمە وتمان بەرز بوو بەڵام ئەتیادیش کۆنتترۆلەکەین ئەبێ ئێمە بتوانین شتێ بکەین ینی ئەو نوعی میلۆدەکە وا دەربڕیا هەر گۆرانیەک بوو کە داواکرێتەوە بۆ شکڵە بڵێ کە خۆی میلۆدیەکە داواکە میێدوارم کە تێکمان نابێت کاکەڕە من بە درێژایی تەمەنی خۆم ینی پێشەوەی کە ئەم میدیایە بەم شێوە بینراو بێت وەکو ئێستا پێشم سەردەمانی کە سەتەلایتیش پێ هەبێ بەرنامە هەبوو لە کەناڵە لۆکاڵەکانە بە درێژایی تەمەنم بەریەکەوتم لەگەڵ هونەرمەندا هەبووە لە بەرنامەکانە ڕێزمێ بۆ تۆ دڵی هیچ شتێک نەکە مەخسەم هونەرمەندی گۆرانی بێژە ئەوانەی کە توانایەکی زۆر یعنی لە ڕادە بەدەریان نەبووە یەکسەر لە ڕێوەتە بەناوەکە نەخۆشم ئەم فرۆزام و دەنگم نووساوم ئەتر ئالەتەکە وەکو خۆی نیە بێگومان یا مایکەکەی بەدڵنیە یا تۆنەکە خۆینە بەزەوە تا دەردی خۆ دەبم ئەمە بەویستی تۆش نەبوو من داوای لە بردنیش لەکەم زۆر ئەلبەتە ئێمە ئیفکتمان کەمە دەنکە لێرە وش کە بەڵام
بە بۆچوونی من ئەبێ گۆرانی بێش لە ئێستا بتوانێت گۆرانی بڵێ لە بەردەمی تۆ بتوانێت گۆرانی بڵێ مەرجنی هەمیشار بەرنامە و ئیفێکتێکی خۆش و مایکێکی زۆر ئەوە و ستۆدیۆیەکی خۆش ئەوانە لەسەر قسەیەکە کاران ئەساسیات دەنگە خۆشەکەی چۆن دەرەبڕێ کاکەروانی عوسمانی خولەسنی و کاک سابیر کوردستانی و چەند هونەرمەندی چاوەڕێم کە چوون بۆ ئازربایجان بەداخەوە من خۆم نەبینیوە ئەڵە لایو موزیکەکان لەوێ چۆنە زۆربەی لەو باڕانەیە کە ئەکەوێتە ژێر زەمینی شوهانی لەسەر زمین زۆر ئەڵە کە خۆ دەکەی بەزورە هیچ ئەزیزەیەک سەڵتی تیا بەکار نایە نە میکرۆفۆن نەمکەبەرە نە سپیکەر نە هیچ ئەڵە تەنها ئەمێرەکان تار و جۆزە و زەڕ و دەف و دایرەکە خۆ دەزانی بەڵێ یا باڵەبان ئەڵێ بەبی ئەو شتانە و گۆرانی بێژەکە شەنان ماچی لە بەردەمانیە ئەڵە باوەڕکە کە خۆ دەکەی بەو شوێنە لە قادر مەگان سەخوارەوەی تر تۆ پەرچێژەبی بوو ئەو دنیا ئەو دنیای کە ناوی لای ئێمە لای هەموو گۆرانی بێژێکی بەڕاستی قبول نێ لە شوێنانە گۆرانی بڵێ چونکە بەڕێی من گۆرامیش کە دەنگی خۆش و خۆ ئیفێکتوانە جوانکاریە مەسەن کە ڕوخساری خۆی جوان بێت یا مەسەنەن زۆرجاجلی کۆنەش دەبەرکار لێت بەڵێ باچی دوایە وڵاکە کاروانجان کاتەکەمان بەدەست و ئێمەش فرسەتی وامان دەست ناکرێتەوە کۆڕادی سلێمانی ئەمانەیە مێژێک بۆ خۆمان تۆمار بکەین لەگەڵ تۆ ئێمە شانازی پێوەکەین عزیزی ئەمان کاجان بەجارێک گەر هەم ئێمەش و هەم بیسەرانیش دڵێن خۆش خۆت هەر شێکت ببوو من ئەگەر توانیم وەکو پێوەتی لەگەڵ تایم ئەگەر تۆ ئوستازێکی منە خۆشەویستی نازانم چۆن کاکالان فەخرەدین بە قوربانی سواس دەکەم بچین سەر تۆنی تارەکەی تۆ نەنا من پێم خۆشە تارەکەشە بێ لەگەڵمان بۆی حەزەکەی تۆ نەهاوەندێکمان بۆ Serim kalbana ayda
بوتيري خذاتا دوري çalan var malım çalan var malım hayvanlar cavlarda felleceğim iştihay lakrasi kreşeyam can kreşeyam Hamar beller cavlar dağlar ceyyan iştihay lakrasi kre şeyyan dağlar şeyyan جرفه جاره دوری لی لما دوری لی لما هی بلر جولارlar جنچه جوانه هی بنده لیچو نامهره بانه نامهره شیرینم گیرا دیداوی ایهان لیل شیرینم کمراشه بویدنم شرومه شل جابی بسه آی بامن بابینه Kamera
جارێکتر شانازیەکەم کە کاروانیم لەگەڵیان شەو بەڕاستی هەموو کاتێک من خۆشویست و محەبەتێکی زۆر تایبەتم بووی بە لەبەرێ هونەرمەندێکی خاچی ڕۆحسوود یعنی بەڕاستی لەو هونەرمەندانەیە کە یاخوام تەمەنی 1000 ساڵ بێ هونەرمەندی ڕاستەقینی لە ناخەوە گۆرانیڵەیە لە ناخەوە عسبەکات سا لەم ناوبڕێ باسی ئەحمەد شەماڵمان کرد کە چۆن لە ناخەوە کەس نەبوو دەستگیرۆی بکە یا شارەزای مەقاماتی نەبووە بە یەک شێواز مەقامی ئەسپانی ئەدا کردووە باوەڕتان نەبێ هایتر لە دوای ئەوە من نازانم لە دوای ئەو ساڵانی دوای ئەوە نەمبیستۆتەوە کەس بەو شێوەی لە کووردا و مەقامە بڵێت تەنها من لە هونەرمەندە فارسەکانم بیستووە کۆمەڵە کۆمنت دەخەوینەوە زۆر خۆشەویستیم هەیە بۆیان کا غازی کوردستانی جایەکتر لە ئەمریکاوەڵێ دەستخۆشی لێو لە کارمەندەکانەکەم من چای ماچەکەم کا غازیەکان زۆر سوپاسەکەم چاو ماچەکەم سەرگوڵخان ئەڵێ ها کاک ناسعدورە لە مایکەوە نازان مۆزوعیان چیە ئەڵە کارەجان لەدانی دەفەکەی بیرچێتەوە دیارەوای پێوتوی دەست و پەنجەتان خۆش پێ وەڵی کاک ناسەژان کاکاروان نازانم چی بکە گۆرانی بڵێ دەو لێ بە یارمەتیم بەناوە دایرەیە شەقی دەفەکەی گوێ لێنێ بۆێواڵێ کاکە ناسەجان لە سڵاو لە دووبرا شیرینەکەم قوربانتان چاوی من زۆر هونەرمەندی بەتوانە کاک محەممەد نیها جیها دەڵێ مامە کاروان کەسێک سادێ و زۆر خۆشەویستە چای ماجەکەم من تەمەناکەمەوە مەقامی ئەسوانی کە باسم کردیا شیوەنێکی نەی بە دەست و پەنجەی کاکاروان و بەدەنگی خۆشی منم جارایان بەخواوە دانیشم بەلایەوە ڕێکتی لەوانەیە بڵم ڕۆ ئەچم ڕۆین لەگەڵ نەیەکەیە لەگەڵ مەقامەکەیە لەگەڵ ئێوە حەزەکەم بەڕاستی مادوتیمان بحەسێتەوە بە دەست و پەنجە جوانەکەی کە ئەم شەو ئامادە بوو کە دڵی هەموو لای خۆش سپاسێک زماتانە ئەگە بتوانی بەوە بەسەر چاو ئەو پاچەنەیەمان پێشکەش بکەیت و خۆشە لەگەڵیان مەقامێکمان پێشکەش بکەی داواکارەکەمان زۆرە داوای لێبوردن لێکەم دەجایتر دووباتێکەکەمە پەیامی هونەرمەندەوەی دڵی خەڵک خۆش بکەین کاکاروانجان خۆشەویستان سەرگوڵخان سڵاو لە مۆنتێری ئەم شەو بەرنامەکە دەستی خۆش بێ سپاس بە کاکەڕەوەند وەڵی بڕیاریە لەگەڵمان نابێ بە لە خزمەتیان عزیزە یەک تۆسەگەرەک و دەنگی ئێرەمان بە حاڵ بۆ زیاد بکەن مەمنون نەبێت کاش یک شب می شنیدم کاش یک شب
اسینی کردم برا دوش تو را حبیب دل در خیال من نمی گنجد مثال چون توی حرتی دارم چون میبینم اونم گوش تو را حبیب دل ای دوست خدای دل هەرۆنجان دەمە خۆش بێ بەڕاستی خۆم هەر نغرۆ بووم هەین ڕۆشتم بۆ دنیاە کە دنیای فراندنە دنیای بەهرە جوانانەی تۆیە دنیای بارەی نەیەکەتە دوارم بەدڵیەوە یعنی بەڕاستی ئاپڕژێنی ڕۆحی ماندووە کە دەدی کاک نەژاد دەڵێ گروپی پەرچەیە سێرەکانە هەبژی مامەکارۆن دیارەوە کاکە ڕێواتاڵی خۆشەویستە کاکە نەژاد دەڵێ خۆزگەم بە خۆت مامە زاو دەنگە بە حێ ئەچێتە ناوجێتەوە وەڵی کاکە نەژادیان خۆزگەم بە تۆش کە لێ گوێگری من شتەمە ناکەم و کاتە گوێ لە کاکارۆن بگرم زۆر جار بەخۆی وت لەناو سیارەکەم ئایوارام لایڤەکەمەوە زۆر جار لەگەڵ گۆرانەکانی ئەو ئایتر لەگەڵ دیمەنەکانی شارە دڵی خەڵکانی تاراوگەش خۆشەکەم کاکە ناسیحە ئیخایا دەڵێ من لە خۆشەویستی کارەجیانەوە خۆم فێری دەفکرد بەڕاستی دەبلێدەرێکی زۆر بەتوانێ کاکە سیارجاف کاکە غازی کوردستانی جارێکی لە ئەمریکاوەڵە کەسی جوان بەرهەمیشی جوانە دڵنیام وایە کاکە غازیجان کاکە سیارجاف سڵاوی تایبەتم بۆ کاکارۆنە بە ڕێزشان کاکەم کاکە ناسیحە خەیات هەمیشە پیاوی جوان میوانەکەشی جوانە وەڵی منشانازی بەمەوە کارۆنەکەم دڵنیام کەوە لە ڕۆحیشی جوانە کاکارۆن ناخی جوانە ڕۆحی جوانە هونەرەکەی جوانە من هەڵوێستی جوانە من دەمێکەی ناسم کاکە نەژاد فاتیاڵە خانەخوێ جوان ماڵ جوان میوان جوان بەس جوانیتان لێ دەبارێ سپاسێکم خۆ شەکری لێباری قوربانت گروپی پەرچەیە سەرەکان دڵی کاکە زاجیان سپاس دەکەم کاکە ڕێباجان کاکە ئاسۆ شارام هەندێک گوڵ لە ڕێگەی دووریشەوە هەست بەبوون و بەرامەیە کرێ کاکاروان لەو جوانانێ بەخواوە ئەو مجامەرانە هێشتا زۆر کەمەوە کاکاروان من بەبێ ئەوەی حەزناکەم مەرکی بەرە ڕۆ زۆر خۆش نییە کاکاروانجان ئەو مەقامە زۆر بە شارەزایی چڕی من لە ساڵانی هەشتاکانەوە بەردەوام هەوڵماوە خۆم فێری مەقامات بکەم بەڵام پێم عیب نییە پێم کەمی نییە لە پێشە بینە بەنامەوە پرسیاری مەقامی هەمایانم لە تۆ کرد چووکە ئەوانی کە لە عێراق و لەم ناوچەیە فێربووین لەسەر مەقاماتی عێراقی هەمایان بەنەوەیەک فێرەبین لە ڕەدیفە ئێرانەکانە بە جۆرێکی ترە زۆر جار نزیکە لە حیجاز شەیطانی زۆر جار نزیکە لە
حجازی طبیعی وتر لەنە هاوەند و نازان بەڕاستی قورسە ینی مەقامات ئەوە بووی هەر مەقامی هەمایانە بە نمونە هێنایەوە تێگەم منە تا لە جنابتم پرسیای لەگەڵ ئەبواتایە فەرموود لەگەڵ ئەبواتایە زۆر لێکەوت دوورن بەڵێ تۆ خۆت چۆن پێگەیان و لە مەقاماتە ئامۆژگاریشت چێ بەوانی کە تێکەڵای هوەرە بن من ئەم پرسیارە حەزم ناکەڕەتیمە باز حەزەکەم بەم شێوەیە بڵین ئایا زۆر گرنگ نییە کە مەقامات ئاوا بیزانی کاک جەزاجان سوپاس پرسیارێکی جوانە من هەفتەی تقریبا پێشوو بوو پرۆگرامێکم دابەزی لە تەلەڤیزیۆن لە بەرنامەی ئەکۆستیک لەگە کاکە سیڤان پایەدارەوەی کاکسیڤانی زۆرم پێخۆشەوادەم میلۆدیەکان پێشکەشەکات و دەنگڕەسانەکان باسێکم کرد لەسەرەوەی کە گۆرانی بێش ئەوانەی کە زیاتر دەنگ بێژن گۆرانی ئەڵێن ئەبێ بە ئەچیت مۆسیقا بزانن ئەبێ مۆسیقی بن هەندێک مەسەجم وات بوو هاوڕێیان گلیان کرد بۆ گۆرانی بێژەکانی خۆمان من شتێکم وتووە کە حەقیقەتە بەڕاستی ڕاستیە با یەک نمونەی جوانی ئوستا شەجەریانە هێن ماڵێ گۆرانی بێژێک کە مۆسیقی نەبێ ئەزانی وەکو چی وایە وەک وایە لە ژوورێکی تاریکا بێ هیچ شتێک نەبینێ چۆن مەسەلە نەها ئەگەر چرایەکی تیانە بێت و هەمیشە ئاواکەی بۆی دەرگاکە بدۆزیت بەڵێ بەڵام گۆرانی بێژێک کە مۆسیقیە بە تایبەتوانەی کە لە بواری مەقامات و مرەکەبخوانی ئەوانە گۆرانی ئەڵێن زۆر شارەزان بە حکمی چی بە حکمی ژەنینی ئامێری مۆسیقا تۆ کە مەقامات نەزانی کە ئامێرێکی مۆسیقا نەزانی حتمما ناشارەزاشی لەگەڵ لوتن لەگەڵ مۆسیقای بەڕاستی ڕاستە گۆرانی بێژمان زۆر هەبوو کە مەسەلەن مۆسیقاشان نەزانیەوە نمونە بەڵام ئەوە دەگمەنە کەسێکی بۆ مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی کە خوا بەهرەیەکی یاوەتێ هەر لە حەزە دانیشتۆ گۆرانی وتووە زۆر ڕاست ئەمە نمونەیەکە وەکو بەهرەی هەبووە بەڕاستی بەڵام ئەگەر خۆ مامۆسایەکی وەکو ئەوش گەورە مۆسیقای بزانایە ئێستا 4 جار کەسم بیست مامۆستا حەسەن زیرەکیش لە دەفی زانیوە بزانانی مادەم وایە لە دەفی زانی بە ئیقاعی ڕیتمی زانیوە بەڵێ مەسەلەن مامۆسامام لێ لەگەڵ مۆسیقی ئەودی و بەردەوام بووە ینی فێربوونی ئامێرێک ژەنینی ئامێرێک بۆ گۆرانی بێژ زۆر زۆر و بە تایبەت ئیتر بواری مەقاماتەوە قوڵایی مۆزوعی مۆسیقایە من هەمیشە وتومە هیوادارم کەس گلەیم لێ نەکات دوای ئەم پرۆگرامە چونکە ئەوەی کە من ئەیڵێم حەقیقەتە گۆرانی بێژمان هەیە لەوێ بڵم 2 CD 3 CD گۆرانی هەیە باوەڕ ناکەم بزانێ یەک گۆرانی لە گۆرانەکانی لەسەر چه سکێڵێکی مۆسیقایە وڵای کاکەڕە من حەزەکەم منیش هونەرمەندەکان گلەیم لێ نەکەن دەنگ بێژەکان خاستن چونکە هەموو کەسێ ناوتری هونەرمەند بەداخەوە منم گلەیم لە کەناڵەکانی ڕاگەاندنیش هەیە بە تایبەتی و بەشەی خۆم کە سەرپەرشتیەکەم و کە لە ژیانمە خۆم یەک گۆرانی ئاوازی ڕێتمی خێراشم دانەنەوە هەموو ئاوازەکانم خاوە بەڵام تازە سەرپەرشتی کۆمەڵی هونەری میلیەکەم بەڵک پیان وایە بەس هونەری میلی شاد و هەر دوور چوارە و ساڵپەرچەیە کە واژنی منیش بە هەمان شێوە ڕای جەنابتم هەیە یعنی معقول نییە مەقامات نازانێ بەڵام سوچێکی زۆر گەورە و خەتاجی گەورە لای کەناڵەکانی ڕاگەاندنە گۆرانی بێژە گەێنن پێی وایە کە گۆرانیی بڵاو کردەوە ڤیۆکەی 4 ملیۆنێک بینەر ئیترەڵا ئەمە بووم بە بەڵام ئەچێتە ڤیو باڵۆن وایە ئەچێتە ئاسمان من هەمیشە وتوومە بۆ نمونە تۆ گۆرانی بێژ وایە 6 میلیۆن خەڵک سەیری کردووە گۆرانی بێژ هەیە زۆر بارز و بەتوانایە نامێنێ 100,000 کە سەیری کردووە بەڵام خەڵکیش هەیە لەگەڵ ڕێزم زۆر لەگەڵ ڕێزم قسەی بێماناکە 16 میلیۆن خەڵک سەیریەکە تا خۆ ئەومانای ئەوە نییە کە ئەوە قەت قیازی بۆ هونەی ڕەسەر من یەک بەڵگەم هەیە بۆەوە یاوەکو باڵۆنێک زۆر گەورەیەکەن ئەو ئاسمان دوای زۆر ڕۆ ئاسمان دیار نامێن دیار نەمانەکەشی چێ یەک ماوە ئەو باڵانسی و گۆرانی بێژە بەرزە وردەوە دەکووە هەندێک گۆرانی بێشە بوو لەگەڵ ڕێز کەزانم مەسایلی گۆرانی و مۆسیقا ئەگەر وەکو پلەبەندیە تەسنیفە ئەگەر تۆ 1 و 2 3 بەرە و دە نەبڕی ناتوانین لێکەوە بچیتە 9 دوایی زۆر خراپ من دەمێکە تۆ ناسم ئەزانم چۆن لە پلە بە پلە سەرکەوتوی نەگوەکوانەی کە لە پڕێکە بە کلیپێک جا هەندێکیانەیە بە کلیپێکیانکەن بە ڤیۆکە باسیتر ئەوە بە کلیپێکیان بۆ فیرعونەی کە باسێکەن ئەگەر بچێتە بەرنامەیەکی گۆرانی و مۆسیقال لێ بپرسن گۆرانەکەی تۆ لەسەر چ سکێڵێکە چۆن جوابێتەوە هیچ باوەڕم پێ بکە هیچ شتێک نازانێت لەو مۆزانە تەکنۆلۆژیا دەنگی کەناڵەکانی ڕاگەاندنیش هەڵەیەکی گەورەیان هەیە بەڕاستی بۆ منە گۆرانی بێژ دێنە ناو پرۆگرام من جاری کەژە من باس کردووە قەت لێ ناپرسن لەسەر مۆزوعی مۆسیقا و گۆرانی هەمیشە پرسیارەکانمان ئەوە بووە تۆ چی ئەخۆی حەزە لە چ خواردنێکە ئەنی ئەم نەوع پرسیارانە بەڕاستی بەسەر چوو ئێمەوە ماگانی کەناڵەکانی ڕاگەاندنی وایان کردووە گۆرانی بێژی ئەم وڵاتە هەمووی تەمەڵ بوون ئەگەر تۆ کاک جەزا پرۆگرامێکی تەلەڤیزیۆنت هەیە گۆرانی بێژێک مام بکەی لە ناو پرۆگرامەکە 4 پرسیاری مۆسیقای لێ بکەیت ئەگەر ئیحراج بوو لە ناو پرۆگرام نەیزانی حتمما گۆرانی بێژێکیکە کە لە ماڵەوە دانیشتۆ سەری ئەو پرۆگرامە ئەکا
بیر ئەکاتەوە چێ سعی ئەکا ئینجاچێ بە پرۆگرام کاکەڕ کە سعی کردیانی چی ینی شارەزایی هەبوو لە مۆسیقا ئێستا بەرنامە ئەمە زۆر ئیسیفادەی هەیە ئێستا بەرنامەکەی من پەیوەندی بە هونەرەوە هەیە چ معقولە من بەرنامەکەم هونەرمەندێک بەرمە ناو چێشخانەیەکەوە یا مەتبەخێکەوە بیکەم بە شێف من بە سعاتەکەش وەتا تێر لە کاکاروان ناخۆم بەرنامەکەم سعاتێکە ئەوە لە سعاتی شتێ پەڕی من تەمەناکەم زیاتریش بێت لەبەرەوەی ئێشتا ئەوەی کە لە دڵمە جۆم لێ نەبووە کە تەمەنایەکەم جۆم لێ نەبووە ئەوەی کە ئەمەیە بپرسم نەمپرسیوە یای من تێناگە هوندەرمەندەکانش خۆیان لەگە ڕێزمە خەتیان هێچنە هەندێ بەرنامەوەی کەن بە شێف و بە تەباخ و بە چێژێنەر کاکە وەڵی تۆ هونەرمەندی پێویستم بە بەهرەکەی تۆ هەیە پێویستم بۆ ئامۆژگارەکانی تۆ هەیە ئێمە ئەمە بۆ شکاندنی گۆرانی بێژ نییە بۆ ئەوەی ئەو قسانەی منەکەم بۆی گۆرانی بێژ بچێ تەمرینی مۆسیقا بکە بۆی کاچێتە پرۆگرامێک ئیتر ئەو پرسیارە دووباری کە بەڕاستی زۆر بەسەر چوە لێ نەکرێتەوە یعنی معقول نییە گۆرانی بێژێک نەزانێت سێگا لەلا چی بەرئەکەوێت تاکوێ بەسەر لە سیەوە چی بەرئەکەوێ ینی نەزانێت گۆرانەکەی لەسەر کام سکێڵی مۆسیقایە تۆ خۆشەتەر ئەم کوردستانی خۆمانیە وتمان لێرە و پرسیارانە ماکو نییە و حەلیە و پرسیارانە ناکرێت بۆ منە چتە وڵاتی ئێرانە چتە وڵاتی تورکیانی هەموو گۆرانی بێژی ئیملاق و بارز و بەتوانیان هەیە تۆ چۆن ئەتوانی لەگەڵەمانە پرۆگرام پێشکەشکەی چۆن ئەتوانی یعنی ئەچتە سەرمەسرای لە پرۆگرامێکی مەقامات لە وڵاتی چکە داوەتەکرێ چۆنی شداڵی بەڕاستی چۆنی گۆشەکان ئەڵی چۆنی دەستپێکی مەقامەکان ئەڵی ینی ئێمە خۆ بەڕاستی هەمیشە وا تێگەیشتبین ئێمە مەقامێکی حیجازی کەمانەیە و بەیاتیش کورتمانەیە و دوو ئەڵاوەسێکی ناوچەی گەرم ئاوهی نییە بەڕاستی زۆر خۆت زای هەموو مەقامێت چەند لە قیلێ بێتەوە بە ئەچیت سەرچەکەی چۆنە و ئەچێ بۆ چوە و لە چۆوە زۆر بەڕاستی چەندین وەکو کۆڵانەکانی ئەم بابەتانە زۆر قوڵن گۆرانی بێژ وامە هەبووی خۆ هەموو شتێکیش مەقامات نیە بەرەوەڵ هەموو شتێک مەقامات هەر قاعدەی مۆسیقای سکێڵ من کە ئەسمە پرسەیەکە و تەنان مەلاکە ئەگەر لەسەر مەقامات شارەزا بێ زیاتر دانشم لەو پرسەیە ینی هەست سۆز مەڕۆ بەلای ئەو دەنگە یعنی کاک جەزاجان خۆت زیینەوەمان زۆرە لە حەقیقەتی شتەکان من دێم مەسەلەن ئەوەی ئەچم میلۆدیکی وڵاتی شکایانم وەری ئەگەڕم سعی ناکەم بڕم دوو مۆسیقی جوان ببینم بڵێم وەرن کاکە فێری ئەم شتم بکەن بەڕاستی یا مەسەن عودێگەگرم بەدەستمەوە هیچ نەبێ خۆشتێکی لێت یەکەم 4 میلۆدی پێ فێرە بم کە 4 میلۆدی فێر بم دڵم خۆشە بە یەکەم بە 8 میلۆدی کاکەڕەنجم بەنای مۆدیێرنەوە گوایە مۆدیێرنایتر گوایە ئەم هینە ئێمە بەسەر چۆمستایی لە بەحسابی هەندێک لە گەنجەکان بەنای مۆدیێرنەوە میلۆدیی یۆنانیم بۆ هێنە یا ئەرمەنی یا ئەوە ئەیکا بە کوردی یا تورکی و دڵنیا بەجزا ئێمە ناچینە مێژوە بەو شێوەیە ئەوە هیچی ناچێتە مێژوە هەموویە بێتە خزمەتکردن بە مۆسیقای یۆنانی و تورکی و فارسی خودی من و هەزاران وەکو من و بڵێم سەدان هەزار وەکو من جمهوری و دەنگانی وەکو ئێوە ئەزانە دەنگ ڕەسەن و وەکو میدیاسین لە شعرەکەڵێ دڵ لە زمانێک دێش ینی ئەمەی کە ئێمە ئێڵێن ئەفومکە من بەڕاستی ئەمە دەردەدڵ نییە کە بڵێم من ئەوەکەم خەڵکیشتر ئاوای فەنەکە من بۆ خۆم مرتاحم لایەنی خۆمەوە ئیشی خۆم کردو و مۆسیقای خۆم ژەندووە باوەڕم پێ بکە لێرەوە گەشتومەتە تاران و ئەسپەهان بۆ لای یەک ئوستاد ببینم ئەمڕۆ شەرحی فڵان مەقامم بۆ بکە من ئەزانم کە تۆ چۆن بارەکەی بەدایان برادری مۆسیقی خۆمم وتوە بەدایان گۆرانی بێژم و تۆتومە تکایە والله ئەو سعیکردنە لە مۆسیقایە لە مەقاماتە لە شارەزایی لە ئامریکا لە فێربوونە زۆر زەرورە بۆ داهاتوو چونکە فەن بەم شێوەیە نامێنێ هەتا سەر فەرق ئەکا پرۆگرامەکان ئەگۆڕێن بەڕاستی تەمەناکەم وەکو کاک میدیای هاوڕێمانە لە میدیاحسێنی شاعر و هونەرمەند خەڵکی تر قەدری زێر و زی و لێک جا بکاتەوە ئەو لە شعرەکاڵێ دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بە یەک قەپانە کێش ینی خەڵک نابێ بە یەک قەپان بێ بزانە کامە زێڕە کامە زیوە ینی کاتێەوە هاتووە من هەندێک کۆمنتێژەکەنەوە کاکارۆنجان کاکە دلاوەری ماملێڵە دەست خۆشکا کارۆنجیان گۆرانکی ماملێمان بۆ بڵێ بە یادی بەخێر وەڵی ئەگەر توانی منەوە نازانم بەگەر یادی بەخێر گروپی هەڵپەرچی ئەسێرەکان سوپاس بکە گەزا بۆ ئەو کاتێ پێمانە بەخشێ و میوانە تایبەتە ئەهێنێتە بەرنامەکەەوە سپاس کاکە ڕێبوارجیان گروپی ئەسێرەکان خاتو ئاشنا دڕێی بێژەرە سەرکەوت و ڕاگەند کارە بەتواناکەی ڕادیۆ سلێمانی زۆر سپاسە کە مەزاسڵەوە لە میانی ئازیز دەست خۆش بە کاک زایبرام بە سۆز و خەم خۆر سپاس بە تۆ کاکە شمان کازم سڵاوتان لێبێت بە هیوای سەرکەوتن کاکە جەزا جەمالی خۆشەویست و هاوڕێ برامان سڵاو ڕێژ خۆشەویستی بە مامە زایبرام لەگەڵ ڕێژ خۆشەویستی وەکا کاروانی نەی هیوای سەرکەوتدان بە خۆزم سپاس کاکە نەژات قەرحی مامەزا هەندێک گۆرانی هەیە
کاتیە بۆ شەوێک یان کۆتاییەکەی مانجێکە بەڵام مامەکاران گۆرانەکانی بۆ 100 ساڵە بۆ گورە بەدان کورد مێنە من دڵنیام گۆرانەکانی کاروانەمێنێ محەممەد جیاد دەستان خۆش بێت نەژات فەرحی بەخواان دێک کەناڵ بۆ ڤیو خەڵکمانکە دڵنیام قوربانە بم هەروایە کاکەڕوان نەزم چینە لای ئەمە کۆتایی بەرناممانە لە خزمەت دیاری لای تۆیە تۆ دیاری پێش کۆتا گۆرانی منە کۆتا گۆرانی و کۆتایی بەرناممان نزیک بۆتەوە من حەزەکەم ئێمە تێرشمان نەخۆتە بەخوا لەگەڵ حتمما وعدەیەم لە پرۆگرامیش کە بێم دڵنیام پێویستمان بە پرۆگرامی تر هەیە بەڵام ئەگەر ڕوومان بێت دەست لە دەگاو بین ئەو فترێ ناکجزاج من ئەو فترێ زۆر لە بەرنمەکانم بەڕاستی احترامم بۆ هەموو کەناڵەکانی ڕاگەاند هەندێک پرۆگرامم بەڕاستی وەستان دووە ینی نەچوون بەڵام ناتوانم قسەی تۆ ڕەفسکەمەوە هیچ کاتێک چکە بەڕاستی شانازیە بۆ ئەم کەناڵە ئەجا بۆ منیش کەمە سپاس دەکەم پڕ بەدڵ بە ناوی کەناڵی سلێمانی و هەموو کارمەندەکانیەوە بە ناوی مەڵبەندی ڕێژنی سلێمانی شۆ سپاس دەکەم چکە من ئاگادارم کە چەند کەناڵی سەتەلایت و کەناڵی ناودار پێوی توی نەچویت کە هاتوو بە لە ئێمە دوو جار شانازی بۆکەین عزیزی ئەمە کاکجزاجەوە ئەگە بە پرۆگرامی شتاوە نەبووین چۆن ڕوومان بێ جارێکی تەوی بن ئەوەشان هەر ئینشاءالله هەر شەوێککە دێمەوە ئێرە لە خزمەتی ئەزیزانەوە عدم مالێسەوە دەمنش ئەو کاتەوە دێمێت چەند ژەنیاریشی بەتوانە کە جوانی وەزیزی پێویست ژەنایی ترێنم هاوکاری ئینشاءالله کاکجزاجە ئەم دیارە لای تۆیەوە من هیچم نەماوە هەروانە لەگەڵ پێشەوەی دیارەکە پێشەکە من لای خۆمەوە سپاسی مامە کاروانەکەم سپاسی کاگڕەوەن دەکەم لە کۆنتترۆل و سپاسی بیسەران و بینەرانەکەم هەموو کۆمنتانە خەمە سەرچاوم سپاسیانەکەم ئەو بیسەرانی کاتیان بێن بەخشی چایان ماجەکەم جارێکتر ڕێز خۆشەویستی بۆ کاکاروانی چای ماجەکەم زۆر سپاس عزیزی کاکجزاجان و حەزەکەم کۆتا قسەم بڵێم ڕەنگە زۆرێک لە برادران دواتر ئەم پرۆگرامە ببینەوە زۆرێک لە گۆرانی بێژانی هاوڕێمانوە وابیر بکەنەوە کە ئێمە لە لوود بەرزیمانەوە ئەم قسانەکەین بەڵام باوەڕم پێ بکە ئەمەی کە من و تومە حەقیقەتە و ئیسیفادەی خۆیانی تایە ئەگەر خۆشارەزاکردن لە ئامێرێک ئیسیفادەکەی بۆ من ئەوە بووە کە ئەمڕۆ ئەتوانم بڵم من موزیسیانێکم بەڕاستی قاعیدەی ئەسلی گۆرانی وتن ینی ئەوە زۆر زەرورە ینی با ئێمە هەروە بیر نەکەینەوە کامێرایەک ڕوومان تێ بکە و چاکەت و پانتۆڵێک لەبەر بکەین و کلیپێک بکەین با بیر لەوە بکەن و ناوەڕۆکی ئەمە ئەسلی هوەر شارەزابین اینجا ئەو کارە بکەین بەڕاستی چونکە لە جێگەیەک ئەمان وەستێنێ جێگەیەک هەیە کەیترەڵێت تۆ ئادەی بزانم چی ئەزانیت تۆ فەنەکەی تۆ چییە بەڕاستی تەنها یەک تەسنیف گۆرانێکی سێدەقەی نییە کە دێت و لە تەلەڤیزیۆن ئەڕاوتەوا بێ ئەسلی هوەرەکەی ئەمە چیتیایە چیمان پێ یانە و کەسانەی جۆمان لێگرن چێنوە بۆ چێ گۆرانی ئەڵێن بەڕاستی ئەمە زۆر مهمە زۆر گرنگە قوربانتم کاکجزاجان دڵ و چاوی هەموو هاوڕێیان و هونەرمەندانی خۆشەویستم ماچ ئەەکەم بە بچووکیمان قبول بکەن لە خزمەتیان عزیزیە من چاوتان ماچەکەم چی بڵێن و با لە وتمان بەچاوان بەچاوان
راحتي راحتي جستاي بين أدبارك شادي وسفاهي دل برجخارك شنور لباخه وانا وشالاتشم سوداي ديداني تو ينقر سرجم سوداي ديداني تو ينقر سرجم اي الباري خصوصني خصوصني كلام غيرونك رشملاني جام غيرونك رشملاني جام ay aski suki لا سبر سكر اي عشقي سوكي لا سبر سكر اي هواي برزي اي لا خلا سرم اي هواي برزي اي لا خلا سرم شنور وظلف لولو باشا شنور وظلف لولو باشي وانا وشاملك خالي سر لوا وانا وشاملك خالي سر لوا اسكي سوكي لا سمر سكر اي هوا